شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله مدحمي شي قورة اي ما شاء الله بخير من پایتەخت میدیا و ماسیکە ماساغا ماسی هێندە هەرزان بووە هیچ کاتێک هەرزانی وا بەخۆیەوە نەبووینیوە. اي ما شاء الله اي ما شاء الله برادرك الرسيل بينا بينا زوي دعوتك ئەرێ وەڵڵاهی زاری وا هەیە زەرەری وا دەکەی بەسە پێخۆ ناکەویەوە. پێشتر بەچەند بۆ ماسیەوە هاتە 7,000 بەخۆم نەفرۆشت. 7,000 هاتوتە 4,000 بەغدا لە بەغداش هەرزان بەبووی هەرزانێکە لە بەوەی حەوز زۆر تێک دەدرێت لە کەرکوب لە تاقو لە تەقتاق ئەمنەوەی ناکەم سێ کیلۆ بەدازار نەری بۆ خۆم ماسی خۆرم ماسی گرم بۆ خۆم ماسی فرۆشم ئەم حەوز دەخۆم سببي من لو مدعمي دسمه مدعمي لبرجوندي خشية لوي ما سير سام رخصينم لو فقير لو دولة مندي ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ناحەی کەڵەکەم دەمانێت بە دوواداچون بۆ هەرزانبوونی نرخی ماسی حەوز بکەین چ هۆکارێک وای کردووە کە نرخی ماسی هەرزان بێ لە ئێستادا هەرزانترین نرخی بەخۆیەوە بینیوە و دەمانوێت بزانین کاریگەری هەرزانبوونی ماسی حەوز لەسەر ماسی زێی گەورە هەیە کە وای کردبووی بازاڕی ماسی زێ کەمتر ببێتەوە لەگەڵمان بم بینەر بم بزانین هۆکارەکان چین. ئێستا ماسی حەوز هەرزان بۆ هۆکارەکەی چییە گەرماس؟ هۆکارەکەی ناستە بەغدا حەوزی زۆر بووە کابرا ساحب حەوز بەخۆی دەفرۆشی ناداتە جوملان ماسیەکانیش دەرەجەیەکە ماسی خاشێرۆیە سەزادێکە لە چینە ماسیکە هەرزان بووە کیلۆی بە 4,000 ئێستاما دەفرۆشی حالیان بە 4,000 4,500 دیناری ماسیەکان بە شەرتە بۆ خۆروانە بۆ ساردی نییە پێشتر بەچەند بۆ ماسیەوە بە 7,000 بەخۆم نەفرۆشت بە 7,000 هاتوتە 4,500 باتە 4,000 زۆر هەرزان بووە هەرزانبوونی بازاڕەکەی سەریع کردووە و ماسی زۆر سەریعیش کردیان لە زۆر جیان بە 6 و 7 ئێستاش زاری وا هەیە زەرەری وا دەکەی بەسە پێخۆ ناکەویەوە زەرەری هەر زۆر خراپتر لە قازانجەکەی بەزەو شتە مشا دەکەی خەڵکەکە هەموو چوە حەوزی دانایە ماشەڵڵا ماسیەکەش گەلەگە لە زۆر بووە و ئیرانیش سەرچ یەک لە هۆکارەکانە بەڵێ ئیرانیش هۆکاری سەرچی یەکەمە کە لە جنوب داخل دەبی ماسی لە جنوب داخل دەبی ماسی مەعرێرە ناستە جنوب لە بەرهەندی بێزار ئەو هایلی هاتیە کە زۆر وە ئێشیشدی ئێش هەیە بەناو حەیەوەی تیر و تواری دەکەوی ماسیش هەریەک کە لەوان ئێستا ماسی وەرزی نەخۆشە ماسی زۆر ئەوسا عالەمەکە زۆر بەری خۆدایتێ و ئێستا لە بۆ ئەوەی جەو ئیشەڵا خۆش کە زەرێ ئیشەڵا ماسی گران دەبیتن بەغدا لە بەغداش هەرزان بەبووی هەرزانێکە لە بۆەوەی حەوز زۆر تێک دەدرێت لە کەرکوب لە داخو لە تەقتاق لە لای بەغدای لە جنوب ماسی هەم لە لای دەڕواتن بەغدا وەرناگریتن هەرزانە وەردەگریتن بەس هەرزانە دەرناچ لە ساحفە لە حەکان دەرناچ بۆ خۆم ماسی خۆرم ماسی گرم بۆ خۆم ماسی فرۆشم ئەم حەوزی دەخۆم حەوزەکە چی گەورەترە خۆشتریش لە مالی ئاسانترشە ژن دەکەن ناو فرین دەدەین خلاص بڕاو نەناکە ناڕنی و بچن ڕوونی بینەوە چ هۆکاری تر هەیە کە وای کردو ماسی گران بی ینی ماسی گرە هۆکاریت کە ماسی گران بیدەن ئەوەیە مەسەلەکە حەوز زۆر بووە مەسەلەکە حەوز زۆر بووە عالم ئەم دەخۆم دەفرۆشم ئەت دەفرۆش ئەید کە دەفرۆشی دەڵێ بالێم نەمریتن بیکەوە پارە باشترا ئەو زارزان و گران کابرا دەیفرۆشتن اي ما شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله بخير من پایتەخت میدیا و ماسیکە ماساغا خاوینیش دەکەمەوە کیلۆی بە 5,000 کیلۆی ماسی 8,000 سەفەریش 7,500 برنجە شۆرەز لەگەرە تەختەکە تەختە دانی پێشی خۆیان بیکن بەخێراتنی پایتەخت میدیای دەکەین لەسەر هەرزانبوونی ماسی کە لە ئێستادا نرخی ماسی حەوز بە 4,500 دینارە باش مازانی سەردانی چێشخانەکانیش بکەن ئەو چێشخانایی کە بەس ماسی پێشکەشی میوانەکانیان دەکەن بزانن ئەو ماسی کە بە 4,500 دەیکڕن ئەوان بە چەندی دەنەوە میوانەکان شێخی بادینانیش یەکێکە لە ماسی فرۆشە هەرە بەناوبانکەکانی سنوورەکە شێخ ماسی هەرزان بووە هیچ جار ئەوە هەرزان نەبووە سەرەتا بەخێراتنی کەنالی پایتەخت میدیا دەکەین بەڕاستی ئەلعان لە هەموو قەناتەکانی کورد پێشکەوتوتر بێ بەڕاستی ئەمە دەستخۆشی لە مدیری قەناتی پایتەخت میدیای دەکەین بەڕاستی زۆر پێشکەوتویە بەڕاستی پایتەخت میدیا ڕاستیەکان هەموو دەینتە سەرەوە ئەمە بەڕاستی هۆکاری ماسی هەرزان بینین ئەمە ڕاستیەکان و خەڵکی دەینە سەرێ ئەو ماسیە دەینێنێ سەرگسکەی پشدەستور ئەو ماسیە زۆر مەرغوبە ئەو ماسیانە لۆ مەتعەمێ دەلێ گەڵ بە چا دەکەی ماسی لەسەر حەوزی ئەلان کیلۆی بیتە 4.5 بیتە 4.5 ئەمە دەکرین بە 4.5 و بە 4.5 ئەلێ لە خاوینیش دەکەین و لۆ عالەمێ لە مەتعەمێ کیلۆی بە 5,000 ئەمە لەگە خوددا و پێغەمبەر و لەگە هەرزانیمە هەر گاوێ لە جوملەی هەرزان بیتن دەڵێ ما ساحب مەتعەمی دەڵێ هەرزان دەکەی یان ڤیدیۆکە قفڵکەم بڕۆم دەڵێ نەخێر شێخ قفڵ نەکە من هەرزان دەکەم
سببي من لو مطعمي دسمه مطعمي لبرجوندي خلشيا لوي ما سير سام رخصينم لو فقير لو دولة مندي يعني لەگە هەرزانبوونی ماسی بازارڕەکە خۆشتر بۆ یان بازاری حوزی خۆشترە ئەدی بازاری حوزی خۆشترە کابرا ماسیش دەکەم 2 کیلۆ دەکەن 9000 دینار تێگەشتی ئەوە 3 کیلۆ دەکاتن 10000 دینار یعنی 2 کیلۆ دەکات 9000 ئەوە 3 کیلۆ دەکات 10000 ئەوێ خۆشتر لەوەی ئەوە شەلکاش بازاری ماسی ئەو هەیە دەبینی بای 150000 ماسی دەکرێت 100000 ماسی دەکرێت تا هێوە دەبێت تۆ نافرۆشێت ئەرێ وەڵڵا حوزی صاحب حوزەکانیش مەجبور بفرۆشن ئەتۆ حوزی هەر کەس لە خۆ دەفرۆشتن لە کۆل هەر کەس لە خۆ دەفرۆشت دازوو لە کۆل کاتەوە لە بە نەخۆشی لە بە نەخۆ بمریتن ئەدی ئەو ماسی زۆی خۆمانە پێشتری ئەو نەوە ئەماسیانە هەتا ئەو وەختەی نەدەما ئێستا لوس ئەوە ئێتا وەختەی مایە لەبەرەوەی سەبەبەکەی ماسی حوزەیە ماسی حوزێ هەرزان بووە گەورەیە 2 کیلۆ 2 کیلۆ 3 کیلۆ 4 کیلۆیە بە 3000 بە 3000 بە 4000 ئێستا دەبینی کاکە ئەوانە ئەوێ 4 کیلۆ بە 10000 ئەوانە 3 کیلۆ کابرێتەمە شادەکە دەڵێ من ئەوەی بخۆم ناوەڵە ئەوەی ناخۆم دەلێت ماسیش حوزێ دەبم تێرای ماڵێمان دەکات ماسیە خۆشترە بەڵام لەبەر هەرزانیەکە خەڵک ڕووی لەوەی کردی بەڵێ بەڵێ ئەوە سەحیترە باشترە ئەوە ئیلاهیە بەس ماسی حوزێ وەچی مریشی دەوازنیە علەفا دەرمانە هەموو شتەکە بەس ئەوە ئیلاهیە ئیزەیە لە یعنی ئیلاهیە هیچ شش نادرێتی کۆچە مریشکەشی خۆمانی لەگە مریشکەشی معمەلێت چەندی فەرق هەیە ئەوەش ئەو هەنێ تامی خۆی هەیە چ کاتی تر ئەوە ماسی هەرزان بۆ نرخی وڵای من ئەوەندەی بە حکومێ لە بیرما 2010 بوو ژدا یان ژدە بیان 90 بوو ماسی و هەرزان بۆ ئەو ساڵی زۆر بوو نەخۆشی زۆر بوو گەیشتە چەند کیلۆی گەشتە 3000 نیوی ئەم لە بیرمە باش 3000 وە گرانترین نرخ کە تۆ چەند ساڵە لێرەی چەند بووە کە ماسی گرانترین نرخی بەخۆی بینیوێەوە فرۆشتتان هەتا دەی دەونی و من بەنەوەی بخۆ نەفرۆژە زادەی بەنەوەی دەژ هەتا دەونی ژڕۆشتیا ئاوا گران ئەدی ئەو چێشخانە و مەرعەمانەت بە چەندیاندا خەڵکی ئەو وەختە گران بوو بە 13 بوو 14 بدەیان فرۆشت هەتا 15 ڕۆشتێ ماسی بە سۆکردنەوە ئێستا ماسی هەرزانە وەختی ئەوەیە برادر قەرداری برادری خۆی بی بێ ماسی لۆ بکڕ و قەردەکەی بداتەوە قەردەکەی لە خۆزی بدە و دوای ماسی گرامی پێ ناکرێت قەردەکەی بدەوە قەردەکەی بدەوە برادرێکی ڕەزیلت بینە زووی داوەتیکە وەچی ماسی گران بۆ توش ئەوی داوەتکە بڵێ وەرە بەگرانی زاری هەرزانە لە خۆ بیانینن داوەتەکەی زووی بدەنەوە مەزالە بە خودای دوای گران بیت پێدا ناکرێتن قەردەکەی بدەنەوە باشە نمونە من کە شارەزایم لە ماسی نییە چ بکەم لۆی باشترین ماسی ببە والله ئەجەوە دامانەتووە دەی کاکە ماسیکم دەنی لۆ فەرنی ئەمە ماسی دەنێ ئەگەر لۆ ڕوونیت بی ماسی زێ دەدەینی بزانم ئەو ماسیە بۆن ساردی لێ نایە ئەو شتانە چۆن بزانم والله ئەجەوە پێمان دەلێت کاکە ماسیەکەم دەنی بۆن ساردی نەبی یان دەبی بنجی هەلدێەوە بۆنکەی بۆن دەکەی ئەگە بۆن خۆل و بۆن ساردی نەهات ببە ئەجە هەر زۆر جا دەمریش لە مردنەکەی مەترسن لەبەرەوەی ناحوزە دەخن چێ کاربای لێ دەبڕیان تۆز پێ دەکەوی بە لەگە بارانی ماسیکە دەمری لێ مەترسێ لەبەرەوەی زۆر حوزەیە دەمری بەتەن دەمری ماسی ئەگەر مردیش ماسیەکەی بخۆی زۆر احتیادێ بەس چیە دەوی 100 بینی بنجێ سۆربی کە مردیش لە بنجێ سۆریەکەی بنجێی سۆربی بنجێ سۆروی هیچ مشکلت نییە بەس ئەگە سپی بوو قەلبی نەرم بوو مەیکڕا لەبەرەوەی تێک چۆتە سەموو دەبی ئەگە بنجێ سۆر بوو ماسیکە ساق و سەنی مابەوە خنکا بوو یان شتێک بوو لە بیکڕە مشکلت نیە بنجێ سۆرە ئەوەی بینیتان قسەی جیاواز بوو لەسەر هەرزانبوونی نرخی ماسی وەکو باسی دەکەن ماسی هێندە هەرزان بووە هیچ کاتێک هەرزانی وا بەخۆیەوە نەبینیوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە حوزی ماسی یەکجار زۆر بووە لە ئێستاداوە چەندین هۆکاری تر بەخۆی دەبینەوە خەڵکی دەڵێن ئێستا کاتی ئەوەیە قەرزاری هەر هاوڕێیەکرد بێ قەرزەکەی بدەیەوە ماسی بۆ بکڕی